لو ظروفی ئەو کاتە تێبگەی کۆماری کوردستان تەنها بەرهەمی ئەو یەک پاڵپشتینی دەوڵەتی هەبوو کە ئەویش ڕووسەکان بوون، یەکێتی سۆڤێت بوو، تەنها ئەو بوو. بەشێکی پشتیوانی دارەکەی لەوێ وەریەگرت، بەشێکیشی لەو ڕسوماتی کە لەناو ئەو شارانەی کە کۆمار بەدەستیەوە بوو بەدەستی هێنا. بەڵام ئابووری جێگیر و سەربەخۆ ناتوانین تەحلیل کردن، بەری 11 مانگ ژیا. ئەمیشە پلانی ئابووری تقریباً 4 ساڵ بۆ 5 ساڵ لانی کەم و بۆ 50 ساڵ لانی دوور. لەبەر تۆ ناتوانی پلانێکی وا ببینی لە کۆماری کوردستانە کە یعنی ناتوانی بە 11 مانگ ئابووری کۆماری کوردستان هەڵسەنگێنی. کەمێک سەختە لەبەرەوەی هەم ناوچەکەی بچووکتر بوو، هەمیش هێشتا بەرچاوڕۆشنی ئابووری دوایی دەرەکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشە داهاتی ناوخۆی وەردەگرتەوە و لەوە سەرفیە کردەوە تەنها لەو ڕوانگەوە مەگەر هەڵسەنگی لە ڕووی ئیدارەدانی پارە و داهاتی خۆیەوە کە جوان ئیداریە بەڕاستی و ئەو پارەی کە لە منتیقەی بەدەسەهات سەرفەکرایەوە بۆ بواری کللتوری و بواری سیاسی و بواری خوێندنگاکان و پەروەردەی خۆی و وڵاتی پێپاراست. تەنها لەو ڕۆ کە بێ ئەوش دەرسێک بێک ئێمە ئەم هەموو داهاتەمان هەیە بۆ لە خۆمانە خەرچی ناکەینەوە و بۆ سیاستی کللتوری وامان نییە کە شناسی کورد محوەری بێت، کوردبوون محوەری بێت لە بری خەت و خطوتی ئەملا ئەولا. نەک هەر کەس خشتی خۆی. ئەگەر تۆ بێ بە تەنها لە قازی بۆیە نا لەو کاتانەیە دابڕانێک هەیە لە بینی ئیدارەی ئەو ناوچانەی کە کۆماری کوردستان تایە حکوومەتەکە لەگەڵ مەرکەز کە تارانە و تاران خۆشی بە واسانەیە توانین بگاتە کوردستان لەبەرەوەی لە نێوان تاران و یعنی حکوومەتەکەی کە لە ناو تاران دانیشت لە نێوان حکوومەتی تاران و کۆماری کوردستان کە پایتەختەکەی مەهاباد بوو لەو نێوانەیە ڕووسەکان و ئینگلیزەکان هەبوون. لەبەرەوە بەڵێ حکوومەتەکە تقریباً عەمەلەن دەسەڵات و قەڵەمڕەوی بەسەر کۆی ئێرانە نەمابوو، تەنها ناو تارانە ئەویش بۆ ئیدارەدانی پۆلیس و مەسەلەی شتی بچوو بچوو لە ئێران داگیرکراو بوو لەو کاتەیە. ئەوەی گرنگە ئەو وانانەی کە لە ناوخۆی کۆماری کوردستانە بە ئێمە گەیشتون ئەو دەرسانە چین کە ئێمە ئیلهامیان لێوەگرین بەرای من زۆر گرنگە. یەکیان بریتە لەوەی کە کۆماری کوردستان دەستی کرد بە بیناکردنی دروستکردنی گوتارێکی کوردیانە لەسەر کرۆکی کوردبوون بە کۆکردنەوەی سەرجەم هاوڵاتیەکانی کوردستان بە جیاوازی ئاین و نەتەوە و ئەو زۆرشتانە ئەو سیاسەتە کللتوریەی کە کۆماری کوردستان هەیبوو بەڵام هێشتا ئێمە سیاسی کللتوریمان نییە. کۆماری کوردستان ئەیزانی بەر لە چەک کتێبێک ئەتوانێت بۆ هەمیشە کوردێک بێڵێتەوە لە مکریانە ئەگەر زمانەکەی بپارێزێت، ئەگەر وشیاری هەبێت، ئەگەر زانست و علمی هەبێت، ئەگەر خوێندن و خوێندەواری هەبێت. بۆیە ئەگەر چاکەشی پێنەمێنێت ئەتوانێت بەو هێزە نەرمەی خۆی ئەو بپارێزێت. هێزی نەرمی کورد ئەتوانێت سەدان کیلومتر پێش تونندە هێزی کورد بکەوێت. وە لە ئێستەیە کە دراوسەکان بردومانمانکەن موشکبارانمانکەن درۆمان بۆ نێرن ئێمە ئەتوانین بە هێزی نەرمی خۆمان بە شوناسپارێزی خۆمان بە کۆمەڵگەی خۆمان ئەگەر وشیاری هەبێت، ئەگەر زانستی هەبێت، ئەگەر گوتارێکی هەبێت، ئەگەر چیرۆکێکی یەکگرتووی هەبێت ئەتوانێت بۆ هێزان بەرامبەر بە نارەکان بۆستەوە خۆی بپارێزێت ئەگەر چاکەش نەبێت. هەتا ڕەچاوکردنی دۆخێن دەوڵەتی لە کۆماری کوردستانە زۆر ڕەچاوکردنێکی زیرەکانە بووە. ئەکری ئەم دۆخە بڕوا بەڵام گرنگەوەی تۆ بەردی خۆی دەدانێ خشتی خۆی دەدانێ و دوای ئەوە ئەو بەرگریە کللتوریەی کە ئێستش لە ڕۆژهەڵاتە ماوە میراتی بەشێکی زۆری میراتی کۆماری کوردستانە و بۆیە ئەبینی زمانی کوردی لەوێ پارازر لە کاتێکا زمان مەمنوع کوردی خوێندن مەمنوعە، جلوبەرگی کوردی لە دایرە و دەوایەکانە مەمنوع، بەڵام سەیرەکەی هەویە و پاراستنی زمان و ئەو زمان زانە کوردانی کە لەوێ هەن کەمتر لە شوێنەکانی ترا هەیە. کۆماری کوردستان ئەگەر تەنها هێمن و هەژاری پێشکەش بە کوردستان کردبێت پێم وایە هێشتا ئێمە قەرزاری ئەوانین. بۆ ئەوەی بزانین کە کۆمەڵگای کوردەواری لەو